یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە تایبەتە بەکاری ڕۆژنامەوانی سەرەڕای ڕەخنە و تێبینیەکان لەسەری بەڵام بەلای ڕۆژنامەنووسانەوە یاسایەکی باشە و تا ئاستێکی زۆر مافی ڕۆژنامەنووسانی دەستەبەر کردووە. بەڵام دوای 15 ساڵ لە دەرچوونی هێشتا لە دادگاکان کاری پێناکرێت و ڕۆژنامەنووسان بە یاسای دیکە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆژنامەنووسێک لە سەرکارێکی ڕۆژنامەوانی و بە دوواداچوونێک دەستگیر کرا، بەڵام دادگا ئامادە نەبوو بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵەی لەگەڵدا بکات. ئێمە دوێنێ لەسەر سکاڵایەکی کەسێکی نادەکات یاسا نازانم چیە من چوومە بنکەی پۆلیسی بەختیاری لێ ئیفادەمدا دوای ماوەیەک پیان بڕۆ ژوورە دوایەک چوومە ژوورەکە پاش ماوەیەکی تر منیان قۆڵبەست کرد و وتیان بەرەو دادگا. لەوێژ ماینەوە دوای ماوەیەک لەگەڵ تۆمەتبارێکترە دادوەر کەیسەکە ئەی وەرگرت بەڵام هەمنی وەرنەگرت و منیان هێشتەوە بۆ دادوەری ئێشگر. دوایەوە کە ئەمە لەوێ گەڕان بنکەی پۆلیس سەرتا من لە ژوورێکیاندانم دواتر منیان وازۆ ژوورێکی تا کەسێر خۆ ملیۆن کەسی لێنەبوو شوێنەکە شیانەوە بۆمانەوە هیچ کەسێک پلەی گەرمی زۆ بەرز بوو هیچ ئامێرێکی فێنکەرەوە هیچ مافێکی مرۆڤ تێدا ڕەچاو نەکراوە پاراستنی مافی مرۆڤ. مەترسیان لەوە هەیە کەسبی هەموارکردنەوە ئازادیەکان بەرتەسکردنەوە. لای خۆشەوە بەرپرسیلقی هەولێری سەندیکای ڕۆژنامەنووسان ئۆباڵی کارنەکردن بە یاسای ڕۆژنامەنووسان دەخاتە ئەستۆی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسان و لیژنەی داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان کە نەیانتوانیوە لە ماوەی 15 ساڵی کارکردن ئەو یاسایە بچەسپێنن. وەکو سەکرتێری لقی هەولێری سەندیکای ڕۆژنامەنووسان بەڕاستی ڕەخنە لە سەندیکای ڕۆژنامەنووسانی هەین لە ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسان دەگرم. معقول نییە دوای 15 ساڵ نەیتوانیوە ئەم گرفتە لەگەڵ لایەنی پەیوەندیدار دادوەر دادگاکان یەکلایی بکاتەوە کە بە هیچ شێوەیەک ڕۆژنامەنووس لە سەرکاری ڕۆژنامەنووسی نابێ دەستگیر بکرێ و نابێ دەست بەسەر بکرێ و نابێ ئەمر قەبزی بۆ دەربچێتن. بیانووی کارنەکردن بە یاسای ڕۆژنامەگەری کەم و کورتیە لە یاساکەدا هەرچەندە هەموار یاساکە بە ئاراستەی زیاتر دەستەبەرکردنی مافی ڕۆژنامەنووسان گرینگە، بەڵام ڕۆژنامەنووسان ترسیان لەوە هەیە بە هەموارکردنەوەی کۆت و بەندی زیاتریان بۆ دابنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.